هەموو ڕۆژێ ئەمان و بەجددی زۆر ناڕەحەتە، ینی وامان نەزانی کەس لێرە نیە، زۆر ناڕەحەتە. دادەجان سڵاو لێبێت، ئەمە تێکەڵەیە لە هەست و دڵخۆشی و خۆت بۆ براکەت گەڕایتەوە. دڵخۆشیەکی زۆرە کە ئەوان لەخوا بەزیابێ ئەو فەریزە گەوریان بەدەستێنەوە، بەڕاستی براش خۆتە زانی پشت و پەنایە، یعنی بەڕاستی ناڕەحەتە. دووری ئازیزان زۆر ناڕەحەتە، بەڵام ئەوەی سوکنایی ئەدا ئەوەیە کە ئەوان چوونەتە ئەو شوێنە پیرۆزە و ئەو فەریزە گەوریان بەجێهێناوە. تا چەند ئاگاتان لە یەک بوو ڕۆژانە قسەتانە کرد؟ بەڵێ بەتەکید ڕۆژانە بە بەردەوامی قسەمانە کرد لە ڕۆژی عەرەفەش لە کێوی عەرەفە بەڕاستە و خۆ قسەی لەگەڵە کردین و دوعای خێری بۆ کردین بۆ موسڵمانە. دوعایەکی تایبەت هەبوو کە داوای لێ بکەی کە بۆت بکات لە کێوی عەرەفە؟ بەتەکید یەکەم دوعای عاقبەت خێری، دوم دوعای شیفای نەخۆشەکانە کە نەخۆشمان هەیە لەگەڵ ساڵحی ماڵ و مناڵە، ئەوە زۆر تایبەت بوو بۆیم. لە کوردەواریە ئەڵێن برا پشتی خوشکە، ئەم خۆشەویستی تۆ بۆ براکەت ئەوەنە زۆرە کە ناڕەحەتی خۆ بۆ ناگیرێت لەبەرگریان. هەموو ڕۆژێ ئەمان و بەجددی زۆر ناڕەحەتە، ینی وامان نەزانی کەس لێرە نیە، زۆر ناڕەحەتە. بەتەکید وایە پشت و پەنایە.